کاک جەبار سوپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بی دەمەوێت لەوە دەست پێ بکەین بزانین دۆلار هەتاکەی بەم شێوازە دەمێنێتەوە ئێماگادارین کە بانکی ناوەندی عێراق ڕۆژانە بڕێکی زۆر دۆلار دەخاتە بازاڕ و بەڵام هێشتا ناوسەنگێکی سیر لە بەهای دینار بەرامبەر بە دۆلاردا دەبینرێت. بەڵێ سەرەتا بەنای خۆی گەورە سڵاو لە بەڕێزان و لە بینەران و بیسەرانی کەناڵی کورساتی خۆشەویست. وڵا هەڵبەت ئێمە پێشتریش قسە باسمان زۆر لەسەر کردو هەلم لەم کەناڵی بەڕێزیشتانە و لە چەندین دەستگاکانی ڕاگەاندن قسە باسی زۆرمان لەسەر ئەم پرسە کرۆ بە حەقەت بەڕێز لە چارتەکە لە شاشەکە جوانە دەڕوون کردەوە کە تۆ ئەگەر سەری ئەو سێمانگە بکەیت تقریبان ئاستی خستە ڕووی دۆلار هەم بۆ کاشیش هەم بۆ حواڵەش تقریبان لێکەوە نزیکە بەڵام بە دقیق لەم مانگەیە خستنەڕووی دۆلار تا ئاستێک بە نیسبەتێکی بەرچاو زیادی کردو بەڵام بۆچی تەسیراتی نێ لەسەر دابەزینی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە. من ئایگەرمە بۆ دووسێ خاڵی سەرێکی یەکەم بەشێکی پەیوەندی بە لێدوانەکانی هەندێک لە کاربەدەستانی حکوومەتی ناوەندی عێراقیەوە هەیە بە تایبەتی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و تەنانەت بانکی مرکزی عێراقیش کە لە پێش جەژنش و دوای جەژنشا دڵنیایی تەواویاندا بە هاوڵاتیان کە لە نزیکترین کاتە بەهای دۆلار لە بەرامبەر دینارە جێگیرەکەین و سعری موازی بازارەکان سعری متەداول لەگەڵ سعری سەرفە بە تاوەتی لێک نزیکەکرێتەوە بەڵام وا دەرنەچوو بەڕاستی ئەمەش کە لە کاتێکە ئەو لێدوانانە درا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و لە بازرگانەکانی ژەوانی کە سەرمایەکی نەختینیان بە دۆلار هەبوو بەشی زۆر ینی بە نیسبەتێکی بەرچاو چونکە ئێمە لە واقعەکەین و ئەیبینیم بە چاوی خۆمان بەشێکی زۆر ئەم دۆلارانە کرا بە دیناری عێراقی کە کرا بە دیناری عێراقی واتە خستنەڕووی دۆلار لە بازارەکانە بە ڕێژەیەکی بەرچاو زیای کرد و عیزی دۆلارمان بۆ دروست بوو بەڕاستی ینی ئەتوانین ئەبڵین ئەمە هۆکارێکی سەرەکی بوو کە ئیتر لە ماوەکانی ڕابردووە بەهای دۆلار ستێ بای ستێپ لە بەرامبەر دیناری عێراقیە بەرزەبەوە. دیارە هۆکارێکی تریش دوای ئەوەی کە بڵین ئەنی بەهۆی هینە بە هۆکاری ڕاگررتنی بەشێک لە کارتە ئەلکترۆنیەکان کە بەڕاستی لە پێشووترا خزمەتگوزاریێکی زۆر باش بوو من ئەمە ناوی ئەنێم ڕیفۆرمێک لە سیستەمی بانکیە ئەمە دەتوانین دەورێکی کاریگەر و ئیجابی بینی لە بەرزبوونەوەی بەهای دینار لە بەرامبەر دۆلاری هەنی ئەمریکا بەڵام بە مبەڕیری ئەوەی کە ئەم کارتە ئەلکترۆنیانە بە تایبەتی ماستەر کارت و کیکارت کە ئەنی وەکڵی تهریبی دۆلاری پێکراوە بۆ مەبەستی سپیکردنەوەی پارە بەکار هاتووە ڕاستەوخۆ ئەم کارتانە سنووردار کران و هەندێکیشان هەر بە تەواتی ڕاگیران و لەگەڵ ئەوەشە ئەم کارتە ئەلکترۆنیانە کۆمشنێکی زۆر خراسەری ینی عمولەیەکی زۆر خراسەری ئەمەش وای کرد بە زۆرێک لە زۆرەکان تەسیرات لەسەر قودرەتی شڕایی دۆلاری ئەمریکی دروستکە لە بەرامبەر دیناری عێراقیە واتە کە لەو پێش هاوڵاتیەک پێش ئەنی بڵین ئەم ناجێگیری بەهای دۆلار لە بەرامبەر دینارە چونکە فترێکی زەمەنی زۆر لە 140 بۆ 43 جێگیر بوو بەڕاستی بەڵام کە ئەم گۆڕانکاریانە دروست بوو بەڕاستی ستێپ بای ستێپ دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیەدا ئەبەزیەوە ینی بە مبەڕری ئەوەی کە ئەم کارتانە بۆ مەبەستی سپیکردنەوەی پارە و تهریبی عملە بەکارێت یەکسەری سنوورداریان کرد و عمولەکەشیان زیاد کرد بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک لە عێراق یان لە هەرێمی کوردستانە دیناری ئیدعا کرا بە سعری سەرف لە دەروی عێراق بە تایبەتی لە دەستگاکانی ئایتیەم دۆلاری ڕابکێشایە کۆمیشنی هەندێک لەم کارتە ئەلکترۆنیانە گەشتە لە 13 واتە 100 دلار نزیکەی 150,000 دینار ئەوەستا طبعاً بۆ التزاماتی حجمی ئیسراداتی خارجی بەشێکی زۆر لە بازرگانەکان پشتیان بەم کارتە ئەلکترۆنیانە نابەست چونکە قەبارەی ئیدعاکردنی دینار لە بانکەکانی ناوخۆی عێراق و ڕاکێشانی لە دەستگاکانی ئایتیەم و بە تایبەتی کڕینی ئاڵتون و کاڵا و کەلوپە لە دەرەوە قەبارەکەی زۆر گەورە بوو بەڕاستی یان ڕۆژانە نزیکەی 50-60 میلیۆن دلار بوو ئەمە ژوای ئەکرد بەشێک لە بازرگانەکان پشت بەم کارتە ئەلکترۆنیانە ببەستن بڵین با سەفقات کارتیانە بەر لەوێ ینی کاڵا و کەلوپەلیان پێکردیان لەوێ ئایان کردەوە بە دۆلاری ئەمریکی و دۆلارەکان تەحویلی ناوخۆی عێراقی کردەوە ئەمە دەرهەویشتە و لێکەوتێکی زۆر ئیجابی لەسەر بازارەکان دروست کرد بەڵام دوای ئەوە کە ئیتر ئەم و بەڕیرە دروست بوو ئەم ئیسیفهامە دروست بوو کە کوای ئەم کارتانە بۆ مەبەستی سپیکردنەوەی پارە بەکارێت ئەم کۆمیشنانیان زیاد کرد و دوای ئەوە هەندێکان سنووردار کرد بەڕاستی ئەمە ئەتوانی بڵین دوو هۆکاری سەرەکی بوو کە وای کرد بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا بە ناجێگیری بمێنێتەوە. کاک جەبار ئەم ڕۆژانە بانکی ناوەندی عێراق بە نزیکەی 260 میلیۆن دلار دەخاتە بازاڕەوە ئەگەر زیاتر کەمتر ئەخاتە بازاڕەوە لە ڕابردوو داباس لەوە دەکات دەوترا گەر بانکی ناوەندی عێراق 200 میلیۆن دلار بخاتە بازاڕەوە سەنگەوە بەهای دینار دەگەڕێتەوەنێ دواتر وتیان ناگەر 250 میلیۆن دلار بخاتە بازاڕەوە بەڵام ئێستا دەبینین ڕێژەکە بەردەوامی بەرزە بێتەوە بۆچی ئەم ڕێژەی خستنە ڕۆی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە دۆخێکی هاوسەنگی بۆ بەهای دینار ناگەڕێنێتەوانێ ئەو کۆمەڵێک حتمما بانکی ناوەندی عێراق لەگەڵ ئەمەشدا کۆمەڵی ڕێکاری گرتوۆتە بەر بەڵام ئەو ڕێکارانە کە جێگی گرتووەیان نا ئەمانە بەلایەک بەڵام ئەو یەکێکە لە بابەتانی کە باز لەوە دەکرێت دەوترێ ئێستا ڕێژەکە دەخرێتە بازاڕەوە بەڵام ئەمایان چی؟
بەڵێ دیارە من ئەمەش هەر جارمەوە بۆ دوو خاڵی سەرەکی وەکو لە سەرەتا ئەماژەم بە خاڵێکگە بەهۆی لێدوانی هەندێک لە بەرپرسە سیاسەکانی عێراق دۆلارێکی زۆر لە ماوەکانی ڕابردووە فرۆشە دینارێکی زۆر قەبارەیەکی زۆر دینار هاتە ناو بازاڕەکان و لە بەرامبەردا عیزی دۆلارمان دروست هەنی عیزی دۆلارمان بۆ دروست بوو طبعاً لەو ماوە ڕابردووە لە هەمان کاتیشە بانکی مرکزی نیسبەی خستنە ڕووی دۆلار تقریبا لە 1-2 هەفتەی ڕابردووە خستنە ڕووی دۆلاری کەم کردەوە کە کاتێک بەهای دۆلار لە 147 دابازی بۆ نزیکەی 140,000 دینار ڕاستەوخۆ بانکی مرکزی خستنە ڕووی دۆلاری کەم کردەوە ڕاستەوخۆ ڕۆژانە تقریبا تا 15 ڕۆژ بەردەوام بوو ڕۆژانە 160 میلیۆن 170 ماکسیمەم ناگەیشتە 200 میلیۆن دلار کەمی کردەوە تەمان لەوە لە بەرامبەریشە هاوڵاتیان و بازرگانەکان لەو پێش دۆلارێکی زۆر فرۆش هەمیان کرد بە دیناری عراقی و خواستێکی زۆر لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو ئەمە فترەی تقریبا 15 ڕۆژی خایان ئەگەر ئێمە لە کورتمەودایە سەریکەین بۆیە ئەمە تقریبا 5 ڕۆژە بە بەردەوامی بانکی مرکزی خستنە ڕووی دۆلاری بە قەبارەیەکی گەورە زیاد کردووە ژیان لەو پێش ڕۆژانە 160 میلیۆن دلاری ئەخسە بازار بۆیە ئێمە پێویستمان بە 15 ڕۆژە بەڵام دۆلار هەر بەم شێوازەیە سەماڵی پێوە تۆ بە عەرزەکەم تەمان ئێمە ئەو فترە زەمەنیە خستنە ڕووی دۆلار نیسبەتەکەی کەم کرابوو و خواستێکی زۆریش لە ماوەی لەسەر دۆلاری ئەمریکی دروست بوو بۆیە ئێمە پێویستمان بە 15 تا 20 ڕۆژ ئەبێت بەردەوامی هەبێت لە خستنە ڕووی دۆلار بۆ لەبەر ئەوەی لەبەروی لە ئێستادا هەرچەنێک دۆلار ئەخاتە بازارەوە ئەو عیدزە ینی عیزی دۆلار بە تەواتی پڕ ناکاتەوە ئەبێ بە تەواتی کەڤەری بازارەکان بکە یعنی من پێم وایە هەفتەی داهاتوش بەردەوام بێت لەم خستنە ڕووە ڕۆژانە زیاتر لە 250 میلیۆن دلار بفرۆشێ بێگومانم کە دۆلار نزیکە بێتەوە لە 140 و 142 بۆ لەبەر ئێمە 15 ڕۆژ تا 20 ڕۆژ بە بەردەوامی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە کەم بووە و لە هەمان کاتیشە هەوڵاتێکی زۆر لەو پێش دۆلارەکانیان کرد بە دینار بۆچی لەبەر چاوەڕوانیان ئەکرد ئینەوە بڵێ لەسەر ڕۆشنایی لێدوانەکانی بەرپرسە سیاسەکانی عراق هەموو دۆلارەکانیان زۆریان کردیان بە دیناری عراقی چاوەڕوانیان نەکرد کە دۆلار بێ بە 135,000 بە 132,000 و لەو سعرابی کردنەوە ئێستا ئەم دینارە زۆرە لە ناو بازاڕەکانەوە و لە هەمان کاتیشە خواستێکی زۆریش لەسەر بڵین دۆلاری ئەمریکی وەکو بڵێ خواستی بازرگانی باشە ئەمەوەی وای کردووە کە لەم 4-5 ڕۆژە ینی وەک بڵێ هینی ینی دافعێکی سەرەکی نیە بۆی کە دۆلار ینی بەتاوەتی لە بەرامبەر دینارە دابەزێنە بۆی ئەبێ ئەمە بەردەوامی هەبێت ئەبێ چەند فترەی زەمەنی چەند خسەڕەوەی دۆلار کەم بوو ئەبێ ئەم خستنە ڕووە زیاد بکات بەقەدەر ئەو زەمانە ئەنجا پێم وابێ هێواش هاوسەنگە بێت ئەمە یەک وە لەلایەکی تریش بەڕاستی ئێستا پرسیارێکی جدی دروست بووە لەو ڕقەمانەی کە لە مؤشراتی بانکی مرکزی عێراقیە بڵاوە بێتەوە کە ئەم قەبارە گەورەیە بۆ نمونە بە نیسبەتی حواڵە وەکو جەناب لە راپۆرتەکە ئەمەژە پێیا قەبارەکەی زۆر گەورەیە بەڵام ئێستا پرسیارێکی جدی دروست بووە ئایا بە عملی ئەم ڕقەمانە یەنە ناو پرۆسی بازرگانیەوە یەنە ناو پرۆسی بازاڕەکانەوە چونکە بەڕاستی ئێمەوە لەبیر نەچێم عێراق لە دەرەوەی سیستەمی حکومڕانی کۆمەڵە دەسەڵاتی تری سیاسیە کە بەڕاستی بەرژەوەندی زۆر گەوران لە مەسائلی ئەم هەڵبەز و دابەزەی دۆلارە هەیە چونکە بەڕاستی ڕوبح و قازانجێکی خەیاڵیە بۆ نمونە کەس $1 بە 132,000 وەرەگرێت و لە بازاڕەکان لەسەر 145,000ەوە بێ بەڕاستی فەرقێکی زۆر واتە کلێنێکی زۆر گەورە گاپێکی زۆر گەورە لە نێوان ئەم دوو نرخە هەیە بۆی ئەتوانی بڵێن ئەمە بەرژەوەندی شخصیشی تایە ئەمە ئەتوانی بڵێن جۆرەکە لە قۆڕەکاری جۆرەکە لە مۆنۆپۆل و بەڕاستی گەندەڵی بۆی ئەتوانین ئەمەش بڵێن کە پرسیارێکی جدی دروست بووە لەسەر ئەمەش کە ئەم دۆلارەی کە بانکی مرکزی ئەفرۆشە بە عملی نیەتە ناو بازاڕەکانەوە بەڕاستی کاک جەبار کاتمان زۆر کەم لە بەردەستماوە بەڵام ئێستا گەر هەر کەسێک سێری ئەمە بکە ڕەنگە پوختەی کەلام ئەوەی بێ بڵێ پێشبینەکەن کەی بەهای دینار هاوسەنگی بۆ گەڕێتەوە لەمی ئێستا زیاتر دابەسە بەڵێ من پێم وایە ئەگەر ئەم کارتە ئەلکترۆنیانە بەتەواتی ئەکتیڤ بکرێتەوە ئەو کۆمیشنە زۆرەی ئەو عمولە زۆری کە لەسەرێتی کەم بکرێتەوە و خستنە ڕووی دۆلاریش لەلایەن بانکی مرکزیەوە بەم ئاراستەیە بەم نەمەتە بەردەوام بێ لە هەفتەی داهاتوو و داهاتووتریشە بەردەوام بێ بێگومانم دۆلار نزیکە بێتەوە لە 140 ڕەنگە بێتە سەر 141 و 42 43 بەڕاستی بەڵام بۆ خوار 140 زەحمەتە تا ئەو کاتەی پرۆژە یاسای موازنەی عێراق پەسەند دەکرێت چونکە ئێمە باش شتێکمان لەبیر نەچێت هەر لەگەڵ پەسەندکردنی پرۆژە یاسای موازنەی عێراق ستێپ بای ستێپ دۆلار ئەشێ لە بەرامبەر دیناری عێراق دیناری عێراقی جێگیر بێتەوە دابەزێتەوە بۆ لەگەڵ پەسەندکردنا تەوقعاتێکی 100% لای هەموو هەوڵاتیانی عێراق دروستە بێت کە ئیتر سعری صرف لە بانکی مرکزی بە 132,000 نار جێگیرەکرێ ئەمە لەلایەک و لەلایەکی تریش هەر لەگەڵ تەسبیتکردنی پرۆژە یاساییتر نەفەقاتی ئیسیسمارات و وەک بڵێ پرۆژەی و بەرهێنانی ناوخۆی زیاتر گەشاکەوە تەمویلی ئەم سێکتارانە ئەکرێت و لەو کاتەش بانکی مرکزی ئەبێت دۆلاری زیاتر بفرۆشێ بۆ تەمویلکردنی ئەم سێکتارانە واتە چالاکی بازرگانی و چالاکی و بەرهێنانی ناوخۆی زیاتر گەشاکە کە گەشەی کرەوە کاتە بانکی مرکزیش لە مقابلە بۆ تەمویلی ئەم بازاڕان ئەم سێکتارانە دۆلاری زیاتر فرۆشێ بۆیە من پێم وابێ هەنگاو بە هەنگاو دۆلار دابەچێتەوە بۆ مەرجێک کە حەدەسێک لەسەر ئاسی عێراق دروست نەبێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەنی هەر شتێکی ترەوە بەڕاستی
کاک جەبار سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ جەبار گۆران و سپاس بۆ تەبێژی بازاڕی دۆلارە سلێمانی کە جنابێ ڕاستەخۆ لەم گەشتیاوان لەگەڵێم بوون.